سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژدارۆ لەگەڵتانم بابەتی ئەمڕۆمان دەربارەی بەکارهێنانەکانی لەیزەرە لە بابەتی جوانکاری و گیر و گرفتەکانی پێستە بە میوانداری دکتۆرە فێنک جەباریاوەر پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری. دکتۆر زۆر بەخێربێ. زۆر سپاس. زۆر خۆشحالم کە لەگەڵمان ئامادەی. زۆر سپاس منی شەروەها. دکتۆر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا جۆری جیازی لەیزەرمان هەیە یاخود هەموو جۆرەکان وەکێکوان؟ بەڵێ ئەگەر بەشێکی گشتی باسی لەیزەر بکەین ئەو ئامێرانەی کە پێیان ئەوترێ لەیزەر لە هەمویانە لێ خاڵێکی هاوبەشایە کە گرنەوە کە ئەوەیە کە لەیزەر مجموعە تیشکێک کۆمەڵە تیشکێک دەرئەیە کە هەموو تیشکەکان هەمان درێژە شەپۆلیان هەیە بە شێوەیەکی پارالێل بە یەکتری ئەڕۆن و هەمویان لەسەر یەک تارگێت ئیشەکەن یعنی تارگێتێکی دیاریکراویان هەیە لە لەشی ئەو کەسەیە بێگومان بەکارهێنانەکانی زۆرە لە هەموو بوارەکانی پزیشکیە هەر لە پێست و جوانکاریان نیە بەڵام لەبەرەوەی کە زۆربەی بەکارهێنانەکانی لە پێست و جوانکاریە بۆیە زیاتر لە ناو خەڵکا بۆ ناسراوە. بەڵێ کاتە جۆری جیازمان هەیە بێگومان جۆی جیازمان هەیە. دکتۆر ئەوەی کە زۆر خەڵک ئەیناسێت و پێشنایە بابەتی لەیزەرە لە بواری لابردنی مووە گرنگە بەلامان بوومان باس بکەیت چۆن ئەم لەیزەرە بەکارهێنرێ بۆ لابردنی موو. بەڵێ وەکو تۆڵێ بێگومان لە ناو خەڵکە ئەوەی زیاتر ناسراوە کە ئەڵێن لەیزەر یەکسەر مولابردنیەتە خەیاڵیانەوە تەوان بەکارهێنانی لەیزەر لە چارەسەرکردنی کێشەکانی مولابردنی مووی نەخوازراوە بەڕاستی وەکو شۆڕشێکی گەورە بووە بە تایبەتی بۆ ئافرەتان شتێکی زۆر دڵخۆشکرد بۆ کێشێکی زۆر گەورەی لە کۆڵکردو نەچەوانێ تەنها یەک لەیزەرمان نییە کە ئیش بکات و یاخود بەمەبەستی لابردنی مووی نەخوازراوە بەکارهێنرێ جۆری زۆرە لەوانە بۆ نمونە لەیزەری دایۆت ئەلێکزاندرایت هەندێک جار ئەندیاگی شەر بەکاری هێندێت لە لابردنی مووەکان کە بێگومان هەرێکیان بۆ جۆرێکی جیاوازی موو بۆ جۆرێکی جیاوازی پێست بەکاری هێندێ بەڵام بەشێکی گشتی میکانیزمی ئیشکردنی هەمویان لەو خاڵایە کە گرێتەوە کە کار ئەکەن لەسەر ڕەگی مووەکان لەو میلانینێک لە ناو ڕەگی مووەکانە هەیە بە شێوەیە گوای لەکەن کە بیسووتێنە وەکو خەڵکی کە ئەڵێ یا وای لێ بکە وردە وردە لاوازی بکە هەر بۆیەشە کە مەسەلەن هەندێک لە جۆری لەیزەرەکان کە چارەخوازەکان جامیە هەر ڕاستە و خۆی ئەبینێ کە ئەو موانی لەسەر پێستەکەش هەیە یەکسەرە سووتێ هەندێکیشان نا یعنی مووەکانی سەرەوە ناسووتێ بەڵام ئەو کاریگەری هەر هەبووە لە ناو ڕەگی مووەکە تاوای لێکا دوای چەند هەفتەیە گەبینە کە مووەکە خۆی هەڵەوەرێت و ئیتر بە پێی بەردەوامبوونی لەسەری کاریگەرێکی دەرەکەوێت. هۆکاری ئەوە چیە کە وەکوتە شۆڕشی زۆر گەورەیە لە بواری لابردنی مووە بۆچی ڕێگەی لەیزەر لە ڕێگاکانی تری لابردنی موو باشترە زانی؟ باشە ئەو شتێک کە جایە کاتەوانێت لە هەموو ڕێگەکانی تری مولابردن کە لە لای ئافرەتان ناسراوە ئەوەیە کە ئەوەی کە ئەوان لایەن ناخۆش ئەوەیە کە بەبەردەوامی هەر ڕێگەیەک لە ڕێگاکانی تر مۆکەی پێلا ئەبا سیرەکە لە ماهای کەمتر لە مایەکە مۆکەوەکو خۆی ئەگەڕێتەوانێ لەبەرەوە سیرەکە هیچ بەرەو پێشچوونێکی تیانی شتێکە بۆیە بێ بە ڕۆتینێک بەردەوام بەڵام جیازی لەیزەر لەگەڵ ئەوانی تر ئەوەیە کە بەڕاستی تۆ وردەوردە کە لەسەری بەردەوامە بی ئەمە هیچ کاتی هاتنەوەی مۆکەت بۆ درێژترە کاتەوە یاین چارەخوازەکە ئەستەکە لە بیداەتی جلسەکانە لە دوای مانگێک لەوانەیە مۆکەی بێتەوە دوای وردەورە کاتێ بەردەوامە بێت 2 مانگ 3 مانگ تەنانەت تا 6 مانگیش ئەڕوە کە مۆکانی ناگەڕێتەوە بۆ خێراییە و لە هەندێک شوێنی جستای بە تاڵتی سپێکە کە مۆکان هەر نەماوەن یاخود جلسە بۆ جلسە لاوازتریش بووە و لە هەمان کاتی شاڕێگەیەکی زۆر سەلامەتە و لە هەمووشیان کاریگرترە. دکتۆر باسی ئەو کە بە چەند جلسەیەک ئەنجامدرێن بەڵێ پرسیارەکەم ئەوە دڵنیام حاڵەتیانی زۆر ئەو پرسیارەوەلەکەن چەند جلسە پێویستە بۆی کە کاریگەرێکی تەواو ببینرێت؟ ئەو پرسیارەیە کە ئیتر هەموو کەسێک یەکەم جارێتی هەیە لەیزەری مولابردن بکە یەکەم جارکە پرسیارە لێ کە یەکسەر ئەی بە چەند جلسە نەجاتمە بێ بە چەند جلسەیتر تەواو مووەکان کاریگەرێکی هەمیشەیە با ئێمە باسی ئەوکەین کاریگەری هەمیشەیەیانە تەوان زۆر هۆکار هەیە کە ینی کار لەسەر ئەوە ئەکات ئەنجامی ئەو لەیزەرە باشە بە شێوەیەکی گشتی ئێمە دایمە بە چارەخوازەکانمان ئەڵێن ئەگەر مثلا ئەم قسەیە لە پزیشکێکی پێستەوە لە پزیشکێکی پسپۆڕۆ ببیستیت کە ئەو کەسە شارەزایی هەبێ لە زانستی لەیزەرە ئەبێ بەڕاستی زەمانت نایەتێ وەکو ئەی مثلەن لە چەند ڕێکلامێکە ئەی بینی لە چەند شوێنێکی نەشارەزا بە زەمان بە 3 جلسە بە زەمان بە 5 جلسە ئیتر نەجاتە بێ و هیچ موویەک پێوە نامێنێ لە ڕاستی ئەمە وانی ئێمە هەموویشە ئەڵێن لەیزەر بەکارهێنرێ بۆ کەمکردنەوە و لاوازکردنی مووی جەستە نەک بنەبڕکردنی مووی جەستە ئەو دوو وشەیە زۆری فەرقە کە ئەمەش ئەگۆڕێ بێگومان بە پێی چی بۆ نمونە بە پێی جۆری ئامێری لەیزەرەکە ئەگۆڕێ تۆ ڕاستە لەوانەیە بڵێ خۆ ئەم لەیزەرەش هەر ئەلێکزاندرایدە ئەمەش هەر ئەلێکزاندرایدە یا ئەمە شەر دایۆدە ئەمی شەر عینەش بەڵام کواڵەتی ئامێرەکە زۆر دەورە ئەبینێ ئەوەی کێکەلەوە دووەمیان جۆری مووەکە
کە مۆکانت زبرە یاخود مۆکانت نەرمە شوێنە جیاوازەکانی جستا هەندێکیان وەکو ئەیبینی تێبینیەکەین زووتر کاریگەری لێزەرەکەی لەسەر دەرەکەوێت و مۆکان نامێنێ بەڵام هەند شوێنێکی تر هەیە کە زۆر کاتی زیاتر پێویستە لەگەڵیان ڕەنگی پێست هیچ کاریگەریکی هەیە بۆ کەسێک ئەسمەر بێ یاخود کەسێک سپیتر بێ سێریکە بوونی ینی ڕەنگی پێستەکە کاریگەرەکەی ئەوە نییە لە لابردننی مۆکە تۆچکە ئەخیرن ئەو لێزرە کارەکە لەسەر ڕەنگی مووەکە نەگە ڕەنگی پێستەکە ینی بۆیە ئەڵێن ئەو موانەی کە تۆخە کە زبرە زیاتر لێزەرەکان کاریگەریان لەسەر بەڵام مەبەستمانەوەی کە ئەڵێن جۆری پێستەکە بۆن منهەوەی بستوتانەکەڵن ئەو کەسێکە سپیە ڕەنگی کاڵە ینی ومۆکانی تۆخە زیاتر ئیسفادە لە لێزەرەکە لەبەرچی لەبەروی ئێماڵین لێزەرەکە کاریگەری لەسەر ئەو بۆیە بێک لە ناو ڕەنگی مۆکەیە هەیە کە بێگومان ئەوە لەسەر پێستەکەی تۆش هەیە بەڵام تاکو مۆکەت پێستەکەت کاڵتر بێ چانسی ئەوەت کەمترەکە کاریگەری لاوەکی بۆ نمونە دروستبوونی سووتان و پەڵە لەسەر پێستەکەت دەربکەوێت ئەوان تۆزێت لەو شتە بەدورن و بیریشمان نەچیانی پابندبوونی ئەو کەسەش بە ئەو کاتی ئەو خشتەی کە بۆی دانرێ و جەدولەی کە بۆی دانرێ لە کاتی خۆیان چۆن جلسەکان ئەنجام باتەوە ئەوەش هەر کاریگەری خۆی هەیە بۆ نمانی مۆکان دکتۆر باسی کاریگەری لاوچەکانی کە گرنگە بەلامانەوە باس لە کاریگەری لاوەکیانی بەکارهێنانی لێزەر بکەیت هاڵاتیان چۆن خۆیان پارێزن بەشێکی گشتی لێزەرێکی کە لە ڕێگا زۆر سەلامەتەکان بۆ لابردنی مو بەڵام ئەمە مەرجی هەیە مەرجەکە چیە یەکەمیان ئەبێت ئەو ئامێری کە پێکرێت دووبارە ئێڵەنە کواڵتیکی باشی هەبێت دووەم ئەو کەسێک کە ئیکا بەڕاستی کەسێک بێکە کەسێکی شارەزا بێت چونکە لە دیاریکردنی پلەکانی لێزەرەکە و ئەنجامانی لێزەرەکە و سێمیشیان کە ئەتوانین بڵێنێکێکە لە گرنگترینیان پاک و خاوێنی ئەو شوێنەیە باشە بۆ لەبەرەوە دوایی کە ئەزانین مەسەن کاریگەری لاوەکیەکان چێتە کە تۆ لە دوای لابردنی مو بە لێزەر تووشە ببێ هەندێک کاریگەری هەیەوەکو بوونی کەمێک ئازار یاخود سووربوونەوە یاخود هەندێک بڵقی وردی بچووکە بینی لەسەر پێستەکە کە ئەمە شتێکی نۆرمەڵە هەموو کەس لە دوای لابردنی مو تووشی ئەبێت چەند کاتژمێرێکی کەمی ئەوێت و چاکە بێتەوە بەڵام بە هەڵە ئەنجامانی لەوانە ببێتە هۆی سووتانی پێستەکە کە ئەم سووتانە دوایە لەوانێ ماک بەجێ بێڵێوەکو ڕەشبوونی پێستەکە یاخود سپیبوونی کە ئەمە کێشەیەک بۆ دروستەکە و لەسەروی هەمووشیانەوە گواستنەوەی هەندێک لە نەخۆشە گوازراوەکانی پێست یانتر نەخۆشە ڤایرۆسیەکان بێت یاخود ئەوانی تر ئەگەر ئەو شوێنی کە دی ئەنجام شوێنێکی پاک و خاوێن نەبێ دکتۆر باسی سووربوونەوە کە یەکێک لە کاریگەلاوچەکان کە خەڵکی زۆر تووشیە بن دروستبوونی زیبکە یاخود بە شێوەی کورت خایان بێ یاخود بماوی درێژ خایان بێ لەگەڵیشیان سووربوونەوەیە ئێوە پزیشکانی پسپۆڕی پێست چۆن چارەسەری ئەم حاڵەتەکەن ئەو سووربوونەوەی پێستەکە کە شتێکی ینی کورتخایەنە و شتێکی طبیعیە ئەگەر نەبێتە هۆی دروستبوونی ئازارێکی زۆری لەگەڵانە بێت و بڵقی گەوریانێک و سوتاری بێ ئەو سووربوونەوە ینی ئامۆژ ئێمە یەکسەر پێویستە لەو شوێنێک لێزەرەکەی بۆ کرێت ڕاستەخۆ شەدارکەرەوەی بۆ بەکارهێنرێ بۆ شوێنەکە و لەگەڵ یا بەکارهێنانی دژەخۆر بۆ ئەوەی کە بۆی کاریگەکەچێتە دەرەوە تووشی پەڵینەکە ئەگەر هەستی کرد کاتێکی زۆرتر ئەخایەنێت ئەتوانێت سەهۆڵ بەکاربێنێ بۆ ئەو شوێنە و چەند سەعاتێک خۆی بپارێزە لە تیشکی خۆر و شوێنەکە تەڕنەکات ئیتر ئەگەڕێتەوە بە باری جارانی خۆی بەڵام بەنسبەتی دروستبوونی زیبکە ناتوانین پێی بڵێن زیبکە هەندێک جار ئەوەی کە پێڵێن فۆلیکلایتس یعنی هەوکردنی بەکتریایی لە ڕەگی مۆکانە کە تووشە بێ هەندێک جار ئەکرێ بە خۆی نەبوونی مێرجی خاوێنی لە ئەنجامانی لێزەرەکە دروست ببێ هەندێک جایش لەوانەیە ئەوەش نەبێ بەڵام ئەوە ئەتوانێت یەکسەر ئەو پزیشکی پسپۆڕی کە لە ژێر سەرپەرشتی ئەوە لێزەرەکەی کردووە چارەسەری پێویستی بۆ بنووسێت و شتێکی زۆر ئەوە نیە توانێت یەکسەر چارەسەر بێت دکتۆر هیچ نیشانەیەکی مەترسیدار هەیە لە دوای ئەنجامدانی یاخود لە کاتی ئەنجامدانی لێزەرە خەڵکی ئاگاداری بن و ئەنی بوەستن لە بەکارهێنانی لێزەرەکە بەشێکی گشتی و کووتمان سەلامەتە هیچ شتێکی وا دروست ناکە بڵێن مەترسی دارە کەوات لێ بکە بۆستی لە چارەسەرکردنەکە بەڵام هەر کاتێک کە مەسەرەن هەستت کرد بە سوتاوی کرد لەو شوێنی کە لێزەرەکەت بۆ ئەنجامیراوە ینی سووربوونەوەیکی زۆر کە هەستەکەی بە ڕۆژێک و دوو ڕۆژ ناڕوا و بڵقی دروستکرە بۆستە لە ئەنجامانی جلسەکانی دوایەوە بۆی کە پەڵەت بۆ دروست نەبێت تاکو چارەسەر بۆ ئەوە وەرەگریت و پاشان بەردەوامی بە لێزەرەکەت یاخود دەو کاتانەیە کە هەستەکەی تووشی هەوکردنێک بووی لەسەر پێست چەند شتێک دەرکەوتۆ لەسەر پێست کە پێش ئەوی ئەنجامی ئەین لێزەرەکە ئەنجامبێ نەبووە کە ئەمەش گومانە خاتە سەر پاک و خاوێنی ئەو شوێنی کە لێو ئەنجامەوە بێگومانەوە باشترەکە بۆستی لە ئەنجامانی لێزەرەکە هیچ نەبێت لەو شوێنی کە لێت کردووە کێ نابێت لێزەر ئەنجامدا باشە وەکو بڵێن لێزەری مو طبعاً
ئەگەر باسی بکەین بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی کە هەرچەنەکە لە پیاوانی شانجامانی لێزەر ئێستا زۆرە، بەڵام لەبەرەوەی کە لە خانمانە زۆر باس دەکەین بە شێوەیەکی گشتی ئێمە وای بە چاکە زانین کە خانمانی دووگیان لێزەر ئەنجامنێن، لێزەری مو ئەنجامن هەرچەنە تاکو ئێستا هیچ توێژینەوەیکی ڕسمی نییە کە بڵاوی کردبێتەوانە کە بەڕاستی لێزەر کاریگەری خراپی بۆ سەر کۆرپەلەکە هەیە بۆ سەر دایکەکە، بەڵام لە هەمان کاتا هیچ توێژینەوەکیش پێمان ناڵە لە 100% سەلامەتە، لەبەرەوە هەمیشە لەبەرەوەی شتێکی زۆر پێویستی نیە، ضروريات نییە و باشترە نێکی دوای خی لە دوای کاتی دووگیانەکەت کە تەواو بوو بیکی، یاخود هەندێک نەخۆشی تری پێست هەیە کە پیانەڵی تێ نەخۆشە ئۆتۆمیون یاخود مەناعیەکان و کومە نەخۆشی بەڵکی ڤیتیلایگۆ باشتر وایە کە ئەو لێزەرانە بەکار نەهێنێ. دکتۆرە جگەل لە بەکارهێنانی بواری لابردنیمەوە یەک لە بەکارهێنانەکانی تر چارەسەرکردن یاخود ڕێگریکردن لە پیربوونی پێستا گرنگە بەلامانەوە پێمان بڵێ کە ڕۆڵی لێزەر چێ لە ڕێگریکردن لە پیربوونی پێست یاخود چارەسەرکردنی پیربوونی پێست و سەرتا بۆ دەست بکەین ڕێگەکانی چارەسەرکردنی پیربوونی پێست چێ بە شێوەیەکی گشتی. باشە ئەوەی کە پێی ئەڵین پیربوونی پێست یاخود سکین ئەیجینگ بۆ نیشانە و بۆ شتانێک لەسەر دەموچاو دەرەکەوێت لە چورچی پێستەکە، لە دروستبوونی خاڵی تەمەن، لە تەڵەخبوونی دەموچاو، لە داکەوتن و لە شۆڕبوونەوەی دەموچاو. بێگومان پرۆسەی پیربوونی پێست چەند هۆکارێکی هەیە کە تۆ هۆکارەکان ینی ئەدۆزیتەوە ئەتوانی کە تا حدێک چارەسەریشی بکەیت، ئەوە ناتوانین بە تەواوەتی بیگەڕێنینەوە بۆ دووە، بەڵام خۆی وەکو هەموو بەشەکانی پزیشکی ترکاڵێن مثلەن باشترە کە پارێزگاری بکەی وەگرەوەی کە دوای بە دوای چارەسەرا بگەڕێ. یعنی دایمە ئێمە ئەڵێن ئەگەر تۆ مەسەرەن بەتەنگ ئەوەی کە پێستێک زوو پیر نەبێ زوو بەرەو پیربوون ناڕوە بەدەر لەوەی کە مەسەن تەوان هۆکاری بۆ ماوەی کاریگەریکی زۆری هەیە، ئەین تۆ جاری وایە ئیتر بەدەست خۆت نییە شانسد نییە لە خێزانێکەوە هاتووی کە دایکت و باوکت و مویان نیشانەکانی پیربوونی ڕێک وایە ئەوان نیشانەکانی پیربوونی پێستیان زووتیا دەرکەوتە توش تاوەڕێ ئەوە بکە زووتیا تا دەرکەوێ. بەڵام مەسەن هەندێک شت هەیە بۆ نمونە خۆپارێزیکردن لە تیشکی هەتاو کە تاکو ئێستا گەورەترین هۆکار بۆ پیربوونی پێست کە هۆکاری دەرەکی بێجگە لە ئەو جەنێتیکی کە باسمان کرد تیشکی هەتاوە تیشکی سەروەنەوشەیە بەکارهێنانی بەردەوامی دژە خۆر و خۆپارێزیکردنە لە نەچونە دەرەوە لەو کاتانێک کە تیشکەکە زۆر بەهێزە و ئاگاد لە پێست بە بەردەوامی بەکارهێنانی شەدارکەرەوە و ڕۆتینێکی تایبەت بەخۆت. ئیتر دوای ئەوە کە پرۆسی پیربوونی پێستەکە دەست پێەکە تەوان ئێستا لە بواری جوانکاریە زۆر ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی ئەوانە. یەکێک لەوانە کە بەکاری هێنین بۆ نمونە لە مادەکانی وەکو بۆتۆکس و فیلەر لە لابردنی چرچەکان و پڕکردنەوەی قوڵایەکان لەو دەرزیانەی کە ئێستا بە دەرزی بۆستیمیلەیتر ناسراوانە خودعانی کە هانی دروستبوونی کۆلاجینێن. هەندێک مادەیان تێ وەکو کالسیۆمیان پۆلیلاکتیک ئەسید و ئەم جۆرانە ئەمانە هەموو ئەکرێت تا ڕادێک پیربوونی پێستەکە بێنەوە جواوە. بەڵام ئەگەر باسی ڕۆڵی لێزەر بکەین بەڵێ چەند جۆرێک لێزەرمان هەیە کە کاریگەری خۆیان هەیە لە پرۆسێسی ئەنتی ئێجین واتە دژە پیربوون بۆ نمونێکێک لەوانە لێزەری CO2 کە زۆرتان لەسەر بیستووە یان لێزەری ئێربیەم ئەم جۆرە لێزەرانە لەبەرەوەی کاریگەریەکانی شێوازی ئیشکردنەکان بە شێوەیەکە کە کارەکەن لەسەر ڕووپۆشی سەرەوەی پێست و هەندێک جار بە قوڵایی پێستەکە چێتە خوارەوانێ واکە بەهۆی دروستکردنی گەرمیەکەوە لە پێستەکە دووبارەوەی لێ بکە پێستەکە بتوانێت کۆلاجینی بەسوود دروست بکاتەوە. دکتۆرە دوای ئەنجامدانی ئەم لێزەرانە ڕاستەخۆ ئەنجامەکەی ئەبینی یاخود پێویستی بە چەند جەلسەیەکی جیاوازە؟ بێگومان هەموو هەموو ئەم کارانێک کە ئەکری هەموو کارە جوانکاریەکان یعنی مەرج نییە لە ئەو ڕۆژێک کە کارەکەت ئەنجامە یاخود لێزەرەکەت ئەنجامە یەکسەر کاریگەرێکی ببینی لەوانەیە لە دوای چەند هەفتەیەکت پێویست بێتەوە تاکویتەوە سەر خۆت تا پێستەکەرێتەوە سەر خۆی ئەو کاریگەری لاوکیانەی کە لێزەرەکە بەجێ هێشتۆ لەسەری بڕوە هەندێک جیازی ببینی بەڵام بێگومان پابەنجبوونت بە ئەو جلسانەی کە پزیشکە پسپۆڕەکە بۆ دانێ واڵێکە کە ئەنجامی کۆتایی ببینیت. دکتۆرە جگەل لە بابەتی پیربوونی پێست و لابردنی و لێزەر لە چ بوارێکی ترا بەکارهێنێت؟ مەبەست لە بواری نەخۆشەکانی پێستا بەڵێ بێگومان ینی خۆی لێزەر بچووک نابێتەوە بەس لە لابردنی وانی زۆر نەخۆشی پێست هەیە کە ئەکرێ بە لێزەر چارەسەر بکرێن بۆ نمونە نەخۆشی سەدەف کە زۆر لە ناو خەڵکە باو ئیزانن ئەگزیما یان نەخۆشی بەڵەکی ئەمانە هەموو ئەکرێت مەسەن جۆر لێزری تایبەتمان هەیە بۆ نمونە لێزری ئەگزایمەر کە لەسەر ئەوانە ئیشەکە یاخود هەندێک جار لابردنی هەندێک لە
بالوکە یاخود هەندێک خاڵ ئەم شتانە کە لەسەر ڕوخسارە دروستە بێ بەڵێ ینی بێگومان بۆ ئەو کێشە پێستانی تریش بەکاری هێنێت تەنها بۆ جوانکاری و بۆ مولابردن نییە. دکتۆرە گرفتێکی تر کە ڕەنگە خەڵکی زۆر پێی بێزار بن بابەتی پەڵە و شوێن ماوەی زیبکەکانە. ئایا لەیزەر هیچ ڕۆڵێکی هەیە لەم بابەت هەیە؟ طبعاً شوێنەواری زیبکە ئەکرێ خۆی بینێتەوە لە دوو جۆرە، هەندێکیان پەڵەیە ئەوانەی کە بشتەی پەڵە دەرەکەی، هەندێکیشان چاڵیە. چاڵ و چۆڵی و شتانێک کە لە دوای لێزرە لە دوای زیبکە دروستەوە بەڵێ بێگومان ینی هەموو ئەو لێزرانەی کە باسمان کە لە جۆرەکانی CO2 RBM یاخود رادیۆ فرکوەنسی RF ئەمانە هەموو ئەتوانرێت وەکو چارەسەر بەکاربهێنرێن بۆ ئەوەی کە دووبارە هانی پێستەکە باتەوە کۆلاجین دروست بکاتەوانێ و وردە ئەو کێشانت بۆ حەل بکە. ئەگەر بڵین 100% چارەسەری نەکا هیچ نەبێت وا بکە 160 بۆ 170 ئەو پێستە باشتر بێت وەک لە جاران. بەڵێ دکتۆرە چ جۆرە لێزرێک لەم بابەتەیە بەکارهێنرێ؟ لە بواری لابردنی بۆ لابردنی پەڵە جۆرێکەوە کوتمان بۆ چاڵەکانیش شتێکی ترە. بۆ نمونە ئەو لێزرانەی کە کار لەسەر لابردنی پەڵاکەن لێزری ئەندیاک ئەکرێ بەکار بهێنرێت کوێسوچ ئەندیاک لە لابردنی پەڵەیە. ئەوانشتی کە بۆ ئەو بەکارهێنرێن و کوتمان ئەو لێزرانەی کە ئەو سوتاویە لە ڕوپۆشی پێستەکەی دروستەکەن وەکو CO2 یاخود RBM یان RF ئەو جۆرانەی تر. دکتۆر باسی چاڵێکە پرسیارێکی سەر بۆم دروست بوو، ئایا ئەو ڕۆڵیان هەیە لە چارەسەرکردنی چاڵی دڕکەومێکتە؟ سێریکە ئەوان بەڕاستی شتێکی زۆر قورسە دەدەین چارەسەرکردنی ئەو چاڵانی ئەوەی پێڵێن سکار تەوان لە زمانە طبیەکەیە جاءتر ئەو سکارە هەندێک جار بەبوونی زیبکەوەیە، هەندێک جار بەبوونی دڕکەومێکتێ، هەندێک جار سکارەکە شوێنەوەی نەشتەرگەریە عملیاتێکی کردووە نەشتەرگەریکی کردو شوێنەکەی مایە شوێنەواری برینێکە بە شتێک بڕا بە شتێکی گشتی هەمان ئەو جۆرە لێزرانە بۆ هەموو ئەمانە بەکارە هێنرێ. بەڵام وەکوتم مەرج نییە، ینی چاوەڕوانکردنی ئەو نەخۆشە ئەو چارەسەرخوازە چنێکە بۆ کاریگەریەکی مەرج نییە وای لێ بکاتێک وەکو پێستێکی نۆرمالی لەبێتەوەنە. بەڵام جار بۆ جار کە لەیزەرەکە دووبارە ئەکاتەوانێ هەست بە فەرقەکە کە زۆر باشترە لە جاران. دکتۆرە ئایا چارەسەرەکانی لابردنی تاتۆ چین؟ ئەو ئایا لەیزەر باڵێ بێگومان لەیزەری تایبەتمان هەیە بە لابردنی تاتۆ. تەوان جۆرەکانی لەیزەر زۆر جیاوازاگە، ینی زۆر جۆر لەیزەرمان هەیە گەر ئێمە بین ئێستا باسی یەک ناوەکانی لەیزەر بکەین تۆزە بێ بە شتێکی بابەتێکی زانستی و زۆر خۆش نییە. بەڵێ زۆر خۆش نییە گوێی لێ بگری شتێکی مۆمەلە. بەڵام بێگومان تاتۆ لابردنی تاتوێکێکە کە لەو کێشانی کە زۆر جۆری لەیزەر هەیە دانرا بە لابردنی کە بە پێی ڕەنگی تاتۆکە و جۆرەکەی ئەگۆڕێ بە شێوەیەکی گشتی ئەو تاتویانی کە زۆر ڕەنگا و ڕەنگنین ڕەنگەکانیان هەر ڕەشایان قاوەیە ئەکرێ ئەوانە تۆزە کاریگەریان ینی جوابانەوەیان یان بۆ بەکارهێنانی لێزەر باشتر بێ. بەڵام ئەوانەی کە ڕەنگی تیا بەکار هاتووە تۆزە قورسترە. بەڵام ئەمەش هەر عینە شت وەکو لێزەری لابردنی مۆکە دایما ینی پێش ئەوە کە چارەخوازەکەیتە لامان و ڕاوێژمان پێکە پێی ئەڵێن کە ئەمە هیچ زەمانێکی تیانە پێت بڵێن تاتۆکە لەوانەیە ئیتر بە تەواوەتی دیار نەمێنەوەکو پێستەکەی خۆتی لێ بێتەوە. تەبعاً بێگومان پێستی بە جلساتە. بەڵام بە پێی جۆری تاتۆکەوە کوتمان قۆڵیەکەی ڕەنگەکەی ئەگۆڕێ. هەندێک هەیە زۆر بە ئاسانی لەوانێ بە یەک دوو جار بە تەواوەتی بڕۆ هیچ شتێکی پێوە نەمێنێ. بەڵام هەندێکیش هەیە دوای چەند جلسەیە کە ئەنجامیشیە تەنها بۆی کاڵەکاتەوە کەمتر دیارە لە جارە. دکتۆرە هەرچەندە ڕەنگە باسی لەم بابەتێکە بەڵام گرنگە بەلامانەوە بۆمان کورت بکەیتەوە چۆن گرنگی بە پێستیان بدەن لە دوای بەکارهێنانی لەیزەر بە شێوەیەکی گشتی ینی ئەو شتانی کە ئەکرێ بکرێت لە دوای ئەنجامانی لێزەر لەوانەیە لە جۆر کە پێستە نەکرێ سێریکە لە جۆرێکی لێزەرەوە بۆ جۆرێکی تر جیاوازە. بۆ نمونە تۆ ئێستا ئەمڕۆیت لێزەرێکی لابردنی موەکەی بۆ دەم و چاودیا بۆ شوێنێکی جستت بەڕاستی ئەو شتێک کە پێوتە ئافترکە یانی لە دوای ئەوە تۆ چۆن احتیمام بە پێستی خۆ بێ لەوانەیە شتێکی زۆر ئەستەم نەبێ هەرەوەنە پێتەڵێن چەند سەعاتێک پێستەکەت تاڕمە بە باتەڕی نەکەیت هەوڵ بە پاک و خاوێنی ئەو شوێنە ڕابگری ئەو کرێمی شێدارکەرەوەی بۆ بەکاربێنە و مەچۆرە بەر هەتاو ڕاستەوە خۆ بە پەڵەت بۆ دروست ناکە. بەڵام کاتێک کە چارەخوازێکی تریەت نا لێزەرێکی بۆ نمونە CO2 ئەنجام ماوە کە شتێکە پێوترێ ڕوسەرفسینگ یانی بەتەواوەتی ڕووپۆشێکی باشی پێستەکەمان بەم لێزەرە بۆ لابردووە سوتاویشی زۆرمان بۆ لابردووە کە هەندێجار لەوانەیەوەکو سووتانێکی ئەتیادی دەرەجە دووش بێ ئەگەر نەگاتە سێش لەبەرەوە لەم کاتانەیە ئەو بێگومان پێستی بەشتی زیاترە
زیاتر پێویستی بەوەیە کە خۆی لە تیشکی خۆر بپارێزێت. هەندێکیان تەنانەت پێڵین هەفتەیەک هەڵبە لە ماڵەوە بمێنەرەوە نەکەچاو مەچۆرە ناو بەردەم تینی گەرمی زۆپایە تەباخ شتێکی واش بە بەردەوام دژە خۆر و شەدارکەرۆکت بەکاربێنە. هەندێک کرێمی تایبەتی بۆ ئەنووسین کە تۆزە لەو سووربوونەوە و لەو ئازاری لە دوای ئەو شتە تووشی ئەبێت کەمی ئەەکەینەوە لە بەروی ئێمە ڕووپۆشێکی دەرەوەی پێستمان لا بردووە کە خۆشتە زانی یەکێک لە ئیشەکانی پێست بەریگریکردنە لە هەوکردن. هەندێکیان پێستیان بەوەیە کە دەرمانی دژە هەوکردن دژە بەکتریا بێت یاخود دژە ڤایرۆس بۆیاندا بنین بۆی کە تووشی هەوکردنیش نەبێ. دکتۆرە تا چەندێک بەکارهێنانی لەیزەر سەلامەتە و لەمەیان بەستمەوەی کە ڕەنگە لێرە و لێ ببستین کە هۆکاری دروستبوونی شەرپەنجەیە تا سەیش توژینەوەی کە ئەمە بسەلمێنێت. باش ئەمە وەکو لە پێشی شەوتمان ئەگەر هەر بچووکی بکەینەوانە لەسەر بەکارهێنانەکانی لێزەری مو ئەتوانین بڵێن یەکێکە لە سەلامەتترین ڕێگاکان یەکێکە لە سەلامەتترین ڕێگاکان بێجگە لەو چەند کاریگەری لاوەکیانی کە لە پێشترا باسمان کرد کە ئەویش زۆربەی دەورە بینێ لەسەرەوەی کە بەچی ئێکی بەچ ئامێرە کێ بۆتەکە باشە بە شێوەیەکی گشتی ئەو دەنگۆیانەی کە هەیە ڕۆژانە چارەخوازەکە لێمانە پرسە چارەخوازەکان زۆربەی زۆری دوورە لە ڕاستە بۆ نمونە ئەی تووشی شێرپەنجەی پێز نابم نەخێر ینی ئێمە کووتمان لێزەر شێوازی کارکردنی تارگێتە ینی ئیش لەسەر ئەم تارگێتە ئەکا بەڵێ ئامانجێکی تاریگە مەسەن ئیش لەسەر ئەم خاڵاکە لەسەر خاڵەکەیکە ئیش لەسەر ڕەگی مۆکاکە هەندە لێزەرمان هەیە ئیش لەسەر مولولەکانی خوێنەکە لەو شوێنە ئیش لەسەر ئەوە ئەکات و ئەگەڕێتەوە ینی کاریگەری بۆ چواردەورەکەی نابێت تا ئێستا هیچ توێژینەوەیەک نیسەلمانوە کە بڵێ یا بڵێ وەڵا ئەم نەخۆشە بەهۆی بەکارهێنانی لێزەر تووشی شێرپەنجە بوو یا مەسەن ئەترسن ئەی توژی نەزۆکی نابێت مەسەن من مەسەن دایکی وایە کچەکەم شووی نەکردووە ئێستا مەسەن ئەگەر بێوێ لێزەرێکی هەموو لە شی بکاوی پێڵێن فڵ بۆدییا بکینی بکە شتێکی وە یا عینەش لە پیاوانیش ئەی نەبێتە هۆی نەزۆکی نەخێر بە هیچ نوعێکانی هیچ پەیوەندی بەم شتانەوە نییە ینی ئەو قوڵایی پێستە نابڕێ بچێتە ناو ئەم کاریگەری قورسانە بۆ تۆ دروست بکات بە هیچ شێوەیەک هیچ توێژینەوەیەک نییە نەوتبێتی تووشی شێرپەنجەتەکان نەزۆکی. دکتۆر باسی خاڵێکە ئایا ڕۆڵی هەیە لە لابردنی خاڵە؟ بەڵێ بێگومان لێزەری تایبەتمان هەیە هەندێک جار بە لابردنی خاڵ هەندێک جار ئەوەی کە پێوترە فرکلز ینی خاڵەکانی کە پێیان شەڵی ئەکرێ ئەوانە شکاڵکەتە هەرچەنە ینی کە ڕێژەی گەڕانەوەی ئەو شتانە تۆزە زۆرترە یانی هەندێک جار چەند جەسێک ئەنجامەیە دوایەوە بینێت ئەگەڕێتەوە بەڵام بۆ ماوەیەکی زۆر ئەتوانێت ینی کاریگەرەکە دروست بکاگەر بە تاواتیش لای نەبا کاڵی بکاتەوانێ بەڵێ خاڵ بێت یاخود پەڵە بێ ماڵە بێکرێت بۆ ئانش بەکاربهێن. دکتۆر تا پرسیارم ئەوەیە باوترین هەڵە تێگەشتەکانی چارەخوازەکانی تۆ چییە کە گرنگە بەلاتەوە بۆ خەڵکی ڕاستکەیتەوە و کۆتا ڕێناویچێت؟ باشە لە باوترین هەڵە تێگەشتەکان ئەوەیە کە لەسەر لێزەری لابردنی و کە ئەوەیە کە یەکسەریەت و ئەوێت پێی بڵێ بە چەند جەلسە و بە زەمان کە موەکانە ڕۆ ناگەڕێتەوانێ کە شتی وانی من ناتوانم بە شێوەیەکی گشتی جەلسەکان بۆ تۆ دیاری بکەم بڵم 5 جەلسە و ئەڕوا ڕاستە ئەڵێن ئەم جۆرە ئامێرەیتر بە 3 جەلسە و تەواو ئەمە شتێکی وانی ئەمە هەڵە تێگەشتنێکە و دۆمیانە کۆی کە باسمان کرد شێرپەنجە یاخود نەزۆکی ڕاستەکە ئەڵێن ئەبێتە هۆی ئەم شتانە نەخێرانیەوە هەڵە تێگەشتێکی زۆر گەورەیە بێگومان ئەو شتانە دروست ناکە ینی ئەگەر هەمیشە ئاڵین ئەگەر ئەو ئامێرەی کە بەکاری هێنرن بۆت ئامێرێکی کواڵەتی بەرز بێت ئەو کەسێک کە بۆتەکات کەسێکی پسپۆر بێ پسپۆر لە دوای نەخۆشەکانی پێستە یاخود هیچ نەبێت لە ژێر چاودێری پسپۆری نەخۆشەکانی پێست بێت و بە شێوەیەکی گشتی شوێنەکەت زۆر پاک و خاوێن بێت ئەوە هیچ مەترسە لە بەکارهێنانی لێزەر. زۆر سپاس هەرگەم و زانیارەکان سەرچاویانەکەم زۆر سپاس کە تا سەبینە و سەرمان بوون و تا زنجیرەی داهاتووە تەندروست بوون.